لە دوای بەریتانیا کە لێ ڕێفراندۆمێکی مێژووییدا دەنگ بە جیابوونەوەی لێکێتی ئەوروپادرا، سەرۆکۆماری چیک کە وڵاتەکەی ماوەی 12 ساڵە ئەندامە لە یەکێتیەکە داوای ئەنجامدانی ڕێفراندۆم دەکات بۆ مانەوە یان دەرچوونی چیک لە یەکێتی ئەوروپا و هاوپەیمانی باکووری ئەتڵەسی ناتۆ. وێڕای ئەوەش کە میلۆس زیمان سەرۆکۆماری چیک دەسەڵاتی ئەوەی نییە بانگێش بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم لەسەر ئەو پرسە بکات بۆ پێویستە دەستوری ئەو وڵاتەی بۆ هەموار بکرێتەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا پرسی جیابوونەوە لە یەکێتی ئەوروپا بۆتە جێگەی بایەخی زۆرێک لە هاوڵاتیانی چیک. زیمان ئاماژی بەوەش کردووە کە ئەگەر چی ئەو لەگەڵ لایەنگرانی مانەوەی چیکە لە یەکێتی ئەوروپا، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەموو شتێک بۆ ئەنجامدانی ڕێفراندۆمەکە دەکات تا هەلی گوزارشکردن لە بەردەم ئەو کەسانەدا هەبێت کە لەگەڵ جیابوونەوەی وڵاتەکەیانن لە یەکێتی ئەوروپا وتیشی هەمان کار بۆ دەرچوونی چیک لە هاوپەیمانی باکووری ئەتڵەسی دەکات. ئەوە لە کاتێکدایە لە ڕاپرسیەکدا کە لە مانگی نیسانی ڕابردوودا ئەنجامدرا ئاسی خواسی هاوڵاتیانی چیک بەمانەوەی ئەندامێتی وڵاتەکەیان لە یەکێتی ئەوروپا بۆ لە سەدا 25 کەمی کردبوو. هەر بۆیە چاودێران پێشبینی دەکەن لە کاتی ئەنجامدانی ڕێفراندۆمەکەدا چیک ببێتە دووەم وڵات لە دوای بەریتانیا کە لە یەکێتی ئەوروپا جیا ببێتەوە. چیک دەکەوێتە ناوەڕاستی کیشوەری ئەوروپا و ژماری دانیشتوانەکەشی نزیکە 11 ملیۆن کەس دەبێت. لە ساڵی 2004ەوە بۆتە ئەندام لە یەکێتی ئەوروپا تا ساڵی 1992 لەگەڵ سلۆڤاکیا کۆماری چیک سلۆڤاکیایان پێکهێنابوو. لەلایەکی ترەوە سلۆڤاکیا بەنیازە هەمان هەنگاوی چیک بنێت بۆ ئەو مەبەستەش ڕاستەوە توندڕەوەکانی سلۆڤاکیا یاداشتێکیان پێشکەش کردووە بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم لەسەر بژاردەی مانەوە یان جیابوونەوەی وڵاتەکەیان لە یەکێتی ئەوروپا و ناتۆدا. هاوکات هەنگاریاش پلانی ئەوەی هەیە ڕاپرسیەک بۆ هەمان مەبەست ئەنجام بدات و ڤیکتۆر ئۆربان سەرۆکوەزیرانی ئەو وڵاتش دەڵێت یان دەنگ بە جیابوونەوە دەدات یان بەشداری لە دەنگدانەکەدا ناکات. ئەوە لە کاتێکدایە دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا بوومەلەرزەیەکی سیاسی و ئابووری لە ئەوروپا دروست کردووە و هانی ژمارەی وڵاتی دیکەشی داوە بیر لە ئەنجامدانی ڕێفراندۆمی هاوشێوە بکەنەوە کە ئەوەش هەڕەشە لەسەر یەک پارچەی بەهێزترین گربوونەوە لە جیهاندا دروست دەکات کە ئەویش یەکێتی ئەوروپایە. کارمان شێخ موحسین NRT.